لمالك من نبم تو نبي تاقيك وباب زانم چو نبي دڵم خەریکە دەردێ دەمزانی چیم بەسەردێ دوای تۆ ئام لێهات و خۆشم لەگەڵ خۆم بەشەڕدێ بۆ گەیشتن بە تۆ پێم بەڵە چیترم لە دەست دێ من نەمبینیوە کەسێ ئەوەندە خۆپەرست بێ شەرم مەکە وەرە وەرە بۆ لام عەزیزەکەم بیرت نەچێ کێ بانگی دەکردی تاقانەکەم هەرچی تۆ بتەوێ لەسەر دنیا من بۆ دەکەم چیتر بکەم تا هەستی من نەبینی تۆ بکەم شەرم مەکە وەرە وەرە بۆ لام عەزیزەکەم بیرت نەچێ کێ بانگی دەکردی تاقانەکەم هەرچی تۆ بتەوێ لەسەر دنیا من بۆ دەکەم چیتر بکەم تا هەستی من نەبینی تۆ بکەم لێوت بەخەندە بێ ئاسمانی ژینت ڕووناک دنیات بێدەنگ نەبێ تۆ دڵخۆش بیبەسە لە هیچت کەم نەبێ بەڵام ئەگەر گەڕایەوە پێت شەرم نەبێ دڵم هیوا خوازم لێوت بەخەندە بێ ئاسمانی ژینت ڕووناک دنیات بێدەنگ نەبێ تۆ دڵخۆش بیبەسە لە هیچت کەم نەبێ بەڵام ئەگەر گەڕایەوە پێت شەرم نەبێ شەرم مەکە وەرە وەرە بۆ لام عەزیزەکەم بیرت نەچێ کێ بانگی دەکردی تاقانەکەم هەرچی تۆ بتەوێ لەسەر دنیا من بۆ دەکەم چیتر بکەم تا هەستی من نەبینی تۆ بکەم شەرم مەکە وەرە وەرە بۆ لام عەزیزەکەم بیرت نەچێ کێ بانگی دەکردی تاقانەکەم هەرچی تۆ بتەوێ لەسەر دنیا من بۆ دەکەم